کوژانەوەی کارەبای نیشتمانی لە هاوڵاتیان یەکێک بوو لەو هەڕەشانەی کارمەندانی کارەبای سلێمانی و هەڵەبجە لە حکوومەتیان کرد ئەگەر تا ڕۆژی یەکشەممە موچەکانیان بە تەواوەتی پێ نەدرێت بەڵام ڕۆژێک پێش تەوابوونی ماوەکەیان لەسەر بەڵێنی پارێزگاری سلێمانی بۆ چارەسەری کێشەکەیان لەو بڕیارە پاشکەس بوونەوە. بڵێنمان لاونەتێ کە بتوانین جۆرێک لە هاوکاریان بۆ دابین بکەن لە لایەکی تریشەوە بتوانین فشارێک بخینە سەر حکوومەت سەر ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە خشتەی بە جۆرێک لە جۆرەکان چاوخشانەوە بە خشتەی پاشەکەوتکردنی ئەو موچەیە. بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی ڕایگەیان تا ئێستا سەرجەم کارمەندانی کارەبا بایکۆتی دەوامیان نەکردووە و بەردەوام بوون لە کارەکانیان و بەڵێنیشیان داوە بەردەوام بن تا ئەو کاتەی لە توانایاندا هەیە وتیشی کارەبای نیشتمانی لە هاوڵاتیان ناکوژێننەوە. دیارە ئەو بەشە ئێشگرانەمان هەیە لە سییانەکان لە وێزگەکان لە کۆنتترۆل لە وێزگەکانی بەرهێنانی کارەبا زۆر بەسپاسەوە تا ئەم دقەی لە حەزا ئیشمانەوە ساوە ئیشوکاری هاوڵاتیان بەڕێکراوە و بەیانیش بەردەوام بن تا ئەو کاتێکە لە توانایانە بێ و تا ئەو کاتێککە ئیشەڵات دڵنیایەک لە حکوومەتیوێت بۆی کە ئەو موچەیە چاوخشانەوەیەکی پیاکرێت. کارمەندانی کارەبای سلێمانی و هەڵەبجا وەک فەرمانبەرانی دیکەی هەرێم زیاتر لە 2 مانگە هیچ موچەیەکیان لە حکوومەت وەرنەگرتووە ئەوە جگەلەوەی موچەی زیاتر لە 5 مانگیان لای حکوومەتە. بڕیارەکەی حکوومەتیش بۆ پاشکەوتکردنی بەشێک لە موچەکانیان ناڕزاییەکانی ئەوانی زیاتر کرد. بە هەموو شێوە بەردەوام بین هەتا بتوانین خزمەتی شاری سلێمانی بکەین هەتا بتوانین ئیتر کۆمەڵی شتیشەیە توانای ئێمە سنووردارە کە خەڵکێک 6 مان و بەم شوێ بچێ پارێنێنێ ئیترەوەش ناوانێت دەستی ئێمە نامێنێت. هەفتەی ڕابردوو دژی سیستەمی نوێی موچە بەشێکی زۆر لە کارمەندان و فەرمانبەران و بەشێک لە هێزەکانی ناوخۆ خۆپیشاندانیان ئەنجامدا و بایکۆتی دەوامیان کرد. دواتر حکوومەتی هەرێم بڕیاریدا مانگانە چاوخشانەوە بە بڕی پاشکەوتکردنی موچەی فەرمانبەراندا بکات و ئەو خشتەیەشی هەڵوەشانەوە کە بۆ دابەشکردنی موچە ڕایگەیاندبوو. ژاڵە محەممەد NRT سلێمانی.